بەڵێنی منەوە ئافرەت بە وفاترە بۆچی ژن بە وفاترە؟ وەک ئەوەی بڵێ ئافرەت زیاتر لایەنی هەست و عاتفی بەرزترەوە لە پیاوە بەس ئەوەش ناتوانێت بکەیتە پێوە چکە بەپی کەسەکە ئەگۆڕێت لەوانەیە لە هەنێ لایەنە پیاوە بە وفاترە وەکو ڕای خۆم ئافرەت یه زمونێکی هەیە وەفا کەژن بینی بێتێ؟ زۆرم بینیوە یعنی ئافرەت هەیە پیاوەکەی بۆ نمونە دوور بێ ئەمرێت چەند ساڵ بەدیار مناڵەکەیەوە دائنیشە بەڵام لە پیاوە ئەوم کەمتر بینی زۆر دەگمەن خاتون ڕای تۆ چێ لەوارەوە؟ منیش هەمان ڕایدانیم هەیە پێم وایە بەڵێ بسەبت لەبەری ئافرەت عاتفەی زیاترێکە بەتر هەستەکەم بەڵێ هەر ئافرەت بەستە لەوە لە کەسێکە بۆ کەسی کەشتی علی ئەگۆڕێت موضوعێکی ئەڵێ پیاوان بە وەفان بڵێن بێ وەفان شتی وا ڕاستە بەرامبەر پیاوان؟ وڵای ئێستا نمونونەکانی ڕۆژگارە هەستەکەم هەر زیاتر ئافرەت زیاتر ئەم بە وەفاترێکە یعنی پیا وەفای کەمترە؟ ناکرێتە وان ناڵین ناڵین لە کەسێک بۆ کەسێکی تر گۆڕێ بەسیتر